بۆ چارەسەرکردنی گرفتی قوتابیانی زانکۆ پەیمانگەکانی سنووری سلێمانی ستافێک لە ناوەندی زانکۆکانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان سەردانی پەرلەمانی کوردستانیان کرد و پاکێجێکی سەنجەخاڵی بە لیژنەی پەروەردە و خوێندنی باڵادرا تا کێشەکانی قوتابیان و خوێندکاران لە پارێزگای سلێمانی چارەسەر بکرێن. پاکێجێکی سێزەخاڵیمان ئاراستەی بەڕێزیان کرد بۆ ئەو گیر و گرفتانەی کە لە زانکۆ پەیمانگەکانی سنووری پارێزگای سلێمانیدا هەیە بۆ نمونە نەبوونی داخلی بۆ بەشە ناوخۆیی بۆ سیستەمی پارێڵ و ئێواران واروەها کۆمەڵە گیر و گرفتی چۆنەڵی ئەخلاقی کە لە زانکۆ پەیمانگاکان بە کۆمەڵێک بیانووە و کۆمەڵێک مەراسیمی ناشایسە ئەکرێت بۆ خوێندکاران و بڕەپارەیەکیان لێ وەردەگیرێت وە کۆمەڵێک گیر و گرفتی تر کە لە نەبوونی سیستەمێکیان هێناوە کە زۆر کەمکوڕی و زۆر کێشەی تێدا هەیە بۆ نمونە نەبوونی تاقیگەی پێویست بۆ بەشە پزیشکەکان و بۆ بەشە پەیوەندیدارەکان کە تاقیگەیان پێویستە و نەبوونی گلاسڕومێکی باش و چاک کە ئێمە بتوانین چۆن قوتابیان بە سەرکەوتوی چارەسەری بکەن وە کۆمەڵێک شتی تر کە لەگەڵ سەرۆکی زانکۆ قسەمان کردووە و پێی وتوینە ئاراستەمان کردووە بەڵێنیاندا ئینشاءڵڵا لەم هەفتەیەدا سەردانی سلێمانی کەن و بە دوای گیر و گرفتەکاندا بچن وەکو لیژنەی خوێنی باڵا و وعدیاندا ئینشاءڵڵا کە لایەنی پەیوەندیدار و وەزارەتی خوێنی باڵا ئاگادار بکەنەوە. لە نێو شاری سلێمانی 2 زانکۆی حکومی و 7 کۆلێژ و زانکۆی ئەهلی هەن. ماوە قوتابیانی زانکۆکان لە ڕێی گردبوونەوە دەنگی ناڕەزاییان دژ بە کەموکوڕیەکان بەرز دەکەنەوە و بڕیارە هەفتەی داهاتوو ئەو لیژنەی پەرلەمان کە ڕێکخراوی قوتابیان سەردانیان کردن بێنە سلێمانی و بەدەداچوون بۆ ئەو گرفتانە بکەن کە ڕێکخراوە تایبەتمەندیەکەی قوتابیان خستوویەتیە بەردەستیان. هەم خۆمان هەم ئەوانی لە دوورپشتمان کە خوێندکاری ناوەندەکانی خوێن بە تایبەتی زانکۆ پەیمانگاکان کۆمەڵێ کێشە و گیر و گرفتمان هەبووە کە خۆمان درکمان پێ کردووە و ڕای کەسەکانی دەوروبەر با بڵێن خوێندکارەکانمان وەرگرتووە کە کێشەکانی ئەوان چییە لە سۆنگی ئەوەی کە ئێمە پێویستە چارەسەر بۆ ئەم کێشانە بدۆزرێتەوە سەردانی فراکسیۆنمان کردووە بە تایبەت لە ئەندامێکمان کە لە لیژنەی خوێنی باڵا و قوتابیانە سەردانی ئەوانمان کردو تاوەکو دەنگی خۆمانیان پێ بگەێنی ناڕزایەکانی خۆمانیان پێ بگەێنی تاوەکو ئەوانش بتوانن چۆن هەم لە لیژنەی خۆیان هەم لە دانیشتەکانی پەرلەمان بتوان باسی بکەن و چارەسەرێکی بۆ بدۆزنەوە. ساڵ لە دوای ساڵ گرفتی قوتابیان لە زانکۆ پەیمانگەکان زیاتر دەبێت. گرفتی بەشە ناوخۆیی و خراپی کوالیتی بیناکان دابەژنەکردنی دەرماڵە و بوونی سەگی بەڕەڵا لە نێو حرەمی زانکۆ پەیمانگەکان و چەند کێشە و داواکاریەکی دیکە لەو گرفتانی قوتابیانی سلێمانین کە هەفتەی ئایندا لە ڕێگەی لیژنەیەکی خوێندنی باڵاوە لە پەرلەمانی کوردستان بە دەداچوونەکانی دەست پێ دەکات. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.